بەپەلەو ڕاکردن هاتەوە. ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شادۆم کاتتان باش لەگەڵی ئەم جاریشتر ئەمڕۆ بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشتر دیالۆگیشکە لەگەڵ هاوڕێکی ئازیزیکە کە هاوڕێ نەبەز خالی دەم کاتت باش نەبەز زۆر سپاس کە داوەتی منە قبوڵ کرد بۆ ئەم بەرنامەیە. زۆر زۆر سپاس هاوڕێ شەماڵ، سپاس بۆ ماندووبوونەکانت. سپاس هەربژین. بەرحاڵ نەبەزیان خێرات چینە ناو مۆزوعەکەوە ئەم بابەتێک کە ئێمە ئەمڕۆ هەڵمان بژاردوو بۆ گفتوگۆکردن لەسەری بابەتێکە لە هەزار قسە و باسی لەسەرە لە هەزار شتی لەسەر ئەم ڕووداوە کە لە سلێمانیان ڕوویدا لێکەوتی زۆری بەدوایە هات و مەسەلەیەکە کە کاریگەری گەورەی لەسەر دۆخی شار و لەسەر ڕۆحیە و لەسەر مۆراڵی خەڵک داناوە کۆمەڵێک هەڕەشەی هێناوەتە پێشەوە کە ئەگەر چی لە ڕابردوو شار هەبوون بەڵام بەم زەقی و بە بەرجەستەیە دەرناکەوتن و کۆمەڵێک ترس و دڵەڕاوچیە ناوەتە پێشەوە کە بووتە سەرباری ئەو بارە قورسێک کە بەسەر شانی خەڵکەوە لە ئەنجامی دۆخینا لەباری ژیان نەبوونی موچە ئەو هەموو سەرکتەی کە ئەنجامەدرێ ئەو بڵین جۆرەستەمەی کە لە بەرامبەر خەڵکە ئەکرێ ئەمەش بووتە بارێکی سەربار لە سلێمانی تو لە نزیکەوە ڕووداوەکان تاقی بەکەی پێم خۆشە سەرەتا تێگەیشتنی خۆ لەسەر تولی جەوەکە بزانم دوای ئەوەی کە ئەم ڕووداوە لە لازار ڕۆیدا مۆراڵی خەڵک چۆنە، بیرکردنەوەی خەڵک چۆنە، مودی خەڵک یاخود معنەویاتی خەڵک لە چ ئاستێکە چی بەسەر هات؟ بەڵێ ڕاستیەکەی مەسەلەی معنەویاتی خەڵک گەیشتۆ بە شوێنێک ئێمە زانین یعنی پێش ئەم ڕووداوە خەڵک وەزعی باش نەبوو بە تایبەتی مەسەلەی بێموچەیی یعنی بە دوور لەوەی ئێستا نەچینە سەر مەسەلەی لێکەوتەکانی بێموچەی چێ لە وڵاتە و لە کوردستانە بەڵام وەزعی خەڵک باش نییە و ئەمەش ڕوویدا بێگومان خەڵک یەکێک لە مەسەلە زۆر گرنگەکانی کە تێکەوتووە ئەوەیە کە يعني خلق شتي بۆ دەرنەکەوتەوە خەڵک مجموعەی وەقاعی تری بۆ دەرنەکەوتەوە خەڵک ترسی زیاتر بوو ئەوەی کە خەڵک ئەوەی جاران ئەترسا ئەوەی کە جاران مەسەر خەڵکانێکە بوون دەستیان بە کڵاوی خۆیانەوە گرت بوو ئەوە هەر لە جێی خۆیانن خەڵکانێکی تر هەبوون کە مەسەلەن بەشدار بوون لەگەڵ ئەم لایەنانەیە لەگەڵ ئەم گروپ و میلیشیانەیە ئەمانە ئەوەی تر دەستەمەوە بوون و یەک قوتبی دروست بووە کە کەس ناوێرێ وەکو چەکدار لەلایەن هیچ کەسێکی ترەوە کار بکات بۆ هیچ کەسێکی تر کار بکات لایەکی تریشی ئەو خەڵکانە بوون کە جارجارە هەناسەیەک هەبوو ئەیانتوانی بنووسن و هەنێ ڕەخنەی بە جۆرێک تونند بگرن ئێستا ئەو ڕەخنانەش ناویستی لەبەرەوە یەکێک لە زۆر گرنگەکانی کە ڕوویداوە مەسەلەی زیادبوونی ترسە لای خەڵک لەوەی کە ئەم هێزە ئەتوانێت بەبێ ئەوەی سەڵە هیچ شتێ بکاتەوە بەبێ ئەوەی سەڵە بەرحەڵ لە هیچ شتێک یعنی ئەوە کافیە بڵێن ئەتوانێت هەچ کات بیکات و ئەمە بەرحەڵ بۆ من بەپێی ئەو تیۆریەی کە جۆرجۆ ئەگامبێن هەیەی لەسەر کەمپ ستیت لەسەر مەسەلەی ئەوەی کە ئێمە لە شوێنێکە ئەژین کەمپێکە ئەم کەمپە تایە لەلایەن دەسەڵاتدارانی کە ئەم خەڵکیان خستۆتە ئەم کەمپەوە هەموو شتێک مباح و هیچ مافێک لەوەی کە تۆ بتوانانی حتا مافیش مەسلەی تایە یعنی لەو تیۆریانە کە من نامێ بچ مەسەرەوە بەحسی ئەگەمبێن ئێستا کە تیۆریەکە چۆن چۆنی دەست پێکات و لەکوێیە و هۆمۆساکەر چیە بەڵام ئێمە تقریبا بووین بۆ هۆمۆساکەری کە ئەگەمبێن لە تیۆریەکە باسی ئەکات لە وەزعی ئەکسپشنە یعنی ئێمە لە حاڵی ئاوارتەیە ئاژین لە وەزعەتێک ئاژین کە وەزعەتی ئاوارتەیە هەم بەپێی ئەو تیۆری تیا ئینسانەکان ئەکوژرێن بەبێ ئەوەی هیچ هێزێک هەبێ بتوانێت
لێپرسینەوە بکات و وەختی ئەتخەنە ئەم جۆرە لە کەمپەوە ئەم جۆرە لە کەمپ ستیت لەوێ حەقەکە دروستە بێت یعنی تۆ ئەخەنە ئەو شوێنەوە و لەو شوێنە حەقەکە بۆ ئەو دەسەڵاتی کە تۆ خاتە ئەو شوێنەوە کە کەمپە ئەو جۆرەیە لە کەمپ آخر حدی ئەوەیە کە تۆ حەقی ژیانی شت تا ئەو شوێنە هەیە کە دەسەڵاتدارەکە ئەداتێ و ئەگەر بەشت کوژێ هیچ کەسێک ناتوانێت لێک پرسێت جا ئەمە تقریبان بە پێ ئەو تیۆری ئەم حاڵەیە ئەتوانین بە شێوەی خۆمانش باسی بکەین کە ئێمە لە بەرامبەر دەسەڵاتێکین لە کوردستانە کە ڕاستیەکەی زۆنی زرد و زۆنی سەوز درۆیەکی گەورەیە ئێمە قۆناغێکمان تێپەڕان قۆناغێکی تازەمان دەست پێ کردو من لە دواییە هێوادارم باسەکان بەو شێوەیە بێت کە بتوان باسی ئەو دوو قۆناغەشکەم ئێمە ئەوەی کە ئەسڵێ لە مۆزوعەیە قۆناغێکمان لە کوردستانە تێپەڕان قۆناغێک کۆتایی هات ئەو قۆناغی کە پێی ئەوترا ئیمکانی ئەوە هەیە و هەبوو بە جۆرێک بە تایبەتی لە سلێمانیا کە تۆ بتوانانی هەندێک قسە بکەی هەندێک خۆپیشاندان دژی هەندێک کار بکەیت مەسەلەن داژی کاری مەسلەی موچە مەسلەی ژینگە بەعزێک لەم خۆپیشاندان و گرتبوونانەوە هەبوو ئێستا بە هیچ جۆرێک ڕێگە بەم شتانە نادرێت و قۆناغەکە تەواو بوو ئەو قۆناغی کە حتاکو ئەوەی کە کەسێک ڕادیکاڵانەش بتوانێت لە سوۆشال میدیا بەشەتی لە کوردستانە دابنیش لێژە دەسەڵاتی ئەوان نابێت بتوانێت شتێک بنووسێت و بڵێ کە ئەوان پیان خۆش نەبێت وە قۆناغێکی دەست پێکە ئەوەی کە قۆناغێکی تازە دەست پێەکە حتمما باسکردنەکەی ئەویش بەجێ خۆی جێ مشتومڕێکی دوور و دێژە بەڵام من پێم وایە تر خەڵکی نەبەزمینێک پشت بڵێم لێرەیە نەبەزمن ئێستا من و تۆم کارە ئەم قساناسی وانە تو سلێمانی دانیشتوی تۆش خەڵکی کەسێکی ناسراوی تۆ کەسێک نیت سەرەت ون ببیتەوەوانەوە نییە ئەمانش لەسەر سوشیال میدیا ئەڵێن و باش خۆم هیچ لەمپەرێکم بوو خۆمدانە ناوە لە بەرەوەی پێویستم بەوە نیە هیچ حسابی ئەوە بکەم کە بۆ دەسەڵات لە قسەکانم ڕازین یا ڕازینی بەڵام خۆ تۆ لەوێ ئێوە نیان بەرنمەیەکەی ئێوە نیە ناڕزای دەرەبڕین ئێوە نیە تاوانبەربکەین ئێوە نیاڵێن کردەوەیشیان کردووە کە هیچ لەمپەرێکی نێشتوتەوە ئێوە نیان چوێنین بە کەمپ ستیت یا دەوڵەتی کەمپی ئەهۆی کەمپ ستیت بە جۆرێک ئاماژەیە بۆ هیتلەر و بۆ ئەو کەمپانەی کە هیتلەر دروستی کردوونەوەوانە ئەو نیە قساناکەی مەبەستمەوەیە کە بنە زانە قۆناغیش کە داز دەستی پێ کردووە و من خۆشحاڵم بۆی قۆناغیش تاز دەستی پێ کردووە ڕاستی یازانی من بەشێکی زۆری ئەوەی کە ینی زۆر جار باسی وا کرێکە لە کوردستانە ئۆپۆزیسیۆن و گۆڕان و ئەوانەی کە چوون بۆ پەرلەمان و ئەوانەی وتیان بە هەڵبژاردن و ئەوانەی کە وتیان کە ئەتوانین سیستەمەکە بۆ گۆڕین و ئەمدام و دەستگا حیزبیەکە حیزب خۆی دروستی کردو بەکاری بێنین لە دژی خۆی کە ئەمە تیوری نەوشیروان بوونەر و کاتێک کە ئەو قسانە کراوە ئەوانە کۆمەڵێکی زۆر لە ڕۆشن ایران و نووسەرە گەورەکانی گەلەکەمان دانیشتی بوو بەرنامەیان بۆ نووسین و پشتیوان لە نەوشیروانەکە لەو کاتە وتم بەم ئەمرازانەی کە خودی دەسەڵات خۆی دروستی کردو تەنها توانی لە یاری دەسەڵات خۆیان ڕژداری بکەیت ناتوانین لە بەرامبەر بۆسیتەوەڵام بەرحاڵ هەموو ئەمانە وتراوە ئێستامانە هەموو ئاشکرا بوون کە ئۆپۆزیسیۆنە کارانی کردەوەڵام شتێکی ترکە لە کوردستانە زۆر بە بڕوای من کۆڵی خەڵکی کوتاوە یاخود زەرەر و زیانی لە جوانەوەی ناڕزاییاوە تعبیری شەقامە شەقام ڕازیە شەقام ئەڵێت چی شەقام چیەکە یعنی هەموو ناڕزاییەکانی خەڵک تەنها جێگایە کە ئەبێ خۆی تیا تعبیر بکات و خۆی دەرببڕێتەوە شەقامە ئەوی شەقام چی سعاتێکە 2 سعاتە چەند سعاتە تۆ دوای لەسەر شەقامی دوای ڕێتەوە بۆ ماڵەوە نەڕێکخراوێت نە پشتیوانەیەکە دروست کردووە ینی باشترین یاساکانی سوید کە من و تۆ لە سوید دەردووکوان ئاشارەزای دۆخی سوید باشترین یاساکانی سوید یاسای کار بەبێ وجودی ڕێکخراوی کارگەری پولێکی قەڵب نایێنێ هەواوی ئەو یاسایانە بەبێ ئەوەی کە کارگەر ئامادە بێ هەمیشە و دایم ئامادە بێ ئیتر حتا لە ڕێگەی ڕێکخراوی زۆر بڵێن شۆڕژێری شەوە نین ئیسلاحی ڕیفۆرمیستوانە بەڵام ئەوە ئامادە نەبێت کە دیفاع لەو یاسایانە بکە بۆ کاگەر لە خودی سویدا و یاسایانە قیمەتی نییە یعنی ئەوەی کە ڕێکخراو بوونە کە مافەکانی خەڵکە پارێزە نەک شەقام بێتە مەیدان و شەقام ڕۆڵ ببینێ و شەقام دەوری هەبێتۆمانە شەق چییە خەڵک بێت دانیشێ پیاسەیەکی ئێوارانە کاتەوەوان و شعارێ بەرزەکاتەوەوانە بە بڕوای من ئەگەر ئەم کاری دەسەڵات کارێ بکە کە فوکوس و کە تەرکیزی خەڵکی بڵێن پێشڕە و چالاکوانان
لە شەقامەوە بگوازرێتەوە بۆ ناوگەڕک، لە شەقامەوە بگوازێتەوە بۆ شوێنی ژیان، لە شەقامەوە بگوازێتەوە بۆ شوێنی کارکردن، لە شەقامەوە بگوازێتەوە بۆ شوێنی خوێندن و پێشکەوتن و ئەوانە بەڕاستی دەسەڵات خزمەتێکی کردووە کە من دیارە پێم وانییە ئەمە زۆر زۆر پرۆسەیەکی ئاسان بێ، بەڵام ئەڵێ مەگەرەمە ڕووبە لەبەرەوە زۆر من نیگەرانی ئەوە نیم کە ناتوانانی مۆعیدێک دابنی بڵێ با فڵانە ڕۆژی خۆپیشاندان تۆ لە شاری سلێمانیە بووینوانە تۆ کەمتر تۆ پێشمەرگایەتی دەکردوانە من خوێنکاری زانکۆ بووم چەندین خۆپیشاندان ئێمە لە کاتی بەحسا بەشداریمان کرد، ینی منە ڕوویداوە ڕوویدا باسی ئەوەم کرد و ئەوانە پێیان تۆ آخر تۆ شتێکی ئەو تۆت نەکرد بۆ هیچ خۆپیشاندانێک نەبوو 82 84 و 86 هەتا لە خۆپیشاندان ناکرا لە بەرامبەر جامعەی سەلاح حەدینامە خۆپیشاندان نەکەی لە ساڵەکانی دوای ئەوە بەڵێ شەرعەتی شۆڕە ژێڕید نییە مەبەستمەوەی نییە مەبەستمەوەی ئەو کارانە کە ئەمان کردو ئەوانە هیچ مۆعیدێکمان دانانە خۆمان اتفاقمانە کردوانە چ خۆپیشاندانمان نەکردن مەرج نییە تۆ نەتوانی کە نەتوانی مۆعیدێک دابنیت و خەڵک کۆبکەیتەوەوانێتی خۆپیشاندان نەکرێت ئەم جارە ممکنە خەڵک بۆ خۆپیشاندان دێ ئامادەتر دێت ئەگەر ئیجازەم بیت ئەزان چۆنە ئێمە بەحسی خەباتی مەدەنی سانە زۆر باوی بووم چەند ساڵی ئەخیر و ئەکراوە جۆرێکی لە جۆرەکان باش بوو ئیمکانی ئەوە هەبوو کە هەنێ کار بکرێت بەڵام من خۆم شخصی لەگەڵەوە هاوڕێیانەیە کە قسە و باسمان هەیە گەشتم بۆ قەنەعەتە کە ئەمە ئیمکانی نییە بۆمە هیچ شتێ بگۆڕێت بەتاڵکردنەوەی هەنێ ڕق و تووڕەیی خەڵکە کە یعنی لەباری عملیەوە سامنەگە بچمە ناوی لەوانەیە وەختمان زۆر بێت کە ئەم خۆپیشاندانانەش چۆن بوو لە بەردەمی تەربیە کۆوە بیتەوە بەرەو محافظەی شار کە دەرەوەی شارە ئەدبن و ئەگەر خەڵکەکە 1000 کەسیش بێت 2000 چەکدار لەگەڵایە و دەوێت ئەوەستید بڕخە دەست شتێکی دەست ولو سەرۆنێ هەموو بە پێیەنەوانە هیلاک و ماموو مردوو باسی ئەوەکەن معاشات معاشنا یعنی ئەزان چۆن خۆ خەباتی مەدەنی هینی هەیە خەباتی مەدەنی قەوماتی خۆی هەیە بەعزە بنەمای خۆی هەیە خەباتی مەدەنی ئەوە نییە کە تۆ لەبەرەوەی ئەتوانی بیکە ئەیکی بەرحاڵ ئەوەی کە ئێمە لێرە ئەمان کرد تاکو ئێستا لە دوای ڕاپەڕینەوانێ و لەوەتی مێژووی ئێمە هەیە لە دیکتاتورەکانی پێش ئەم کە ئێمە شەمانە ئەمانە هیچ خەباتێکی مەدەنی نەیتوانیەوە هیچ شتێک لە ژیانی سیاسی خەڵکی دەسەڵات بگۆڕ ئەمە ئێستا لە جیهانی شا تقریبا وایە من ئێستا لەوانەیە کاتەکەمان ئەوە بەڵام یەکش گرنگە ینی من پێشنیارەکەم بە هەچی هاوڕێمان هەیە و گوێی لێمانە تکایە لە سۆشیال میدیا و تەقیمی هیچ شتێک مەکەن تکایە ئەم کارە مەکەن ئەوەی کە تۆ یعنی خەڵکی ئەم شارە بەداخەوە وای لێ هاتووە خەڵکی ئەم کوردستانەوە لە عێراق تقریبا دنیا ژوای لێ هاتووە شەو شتە خوێنێتەوە بەیانی لە مەکتەب و لە شوێنی کار و لە چاخانە لەوانە شتەکانی شەو بە یەکتریاڵەوە کە هەمیان بیستویان شتێک نێ شاراوە بەڵام لەم سۆشیال میدیایە کارە نێگەتیڤە جدیەکە دەرەکەوێت نامێ هەنێ و شەبەکە بێنم کە پێم خۆشە بێڵم بۆ گەناوەکە لە ناو سۆشیال میدیایە لەبەر خاتی بەرنامەکەی تۆ نامەوێت ناو بێنم ئێستا هەر شەو هەنێشتم خوێنەوانێک کە کابرا لە گەورە دەسەڵاتدارانی ئەم شارە بووە مدیرعام بووە ڕۆشنبیری بردو بڕێەوە لە گۆڕانە سەرکردە بووە یەکەم کەس بوو کە کۆمپانیای بوو بە سەرۆکی کۆمپانیای وشەیەتی خەڵکەزانەی چێە قسە ئەکات ئەڵێ خەتای ئێمەشی تایە خەتای خەڵکیشی تایە ئەمە لەبەرەوەی ئێمە نەچوین بە کاک پاڤێڵ تاڵەبانی جەنابی کاک پاڤێڵ تاڵەبانی بڵێن تکایە ئەم کارە مەکە و باششەڕ نەبێ نەچوین بە جەنابی شێخ لاهور شێخ جەنگی حەد بەم زمانی کە من ئێڵێم بڵێن تکایە سڵحکەن و کارکەن و ئەم کاک لاهور شێخ جەنگی کە یەکێکە لە جوانترین پاکترین کەسەکانی ئەم شار ئێمە یعنی جۆرێک تووڕە دەکەن ئەمانە جۆرێک ئەوانی کە پیانەوتی ڕۆشنبیر و قساکەن لەسەر ئەمە یعنی بەشێکی ئەوەی ئێستا ئەیانەیە بڵێن خەتای خەڵکی تیا چونکە خەڵک هیچ ناکات خەڵک لە بەرامبەر ئەمە هیچ ناکات وەکوی پێشتر هیچ شتێک ڕووی نایابێت و ئەمە یەکەم جارە شتەیە و خەڵک هیچ ناکات لەلایەکی ترڵێن ئێمە تاوانبارین
شار پیاویتیانەما شانمان هەڵیەگرێ دەما سەگ باوەڕێک و سەرکۆنەیەکی خەڵک هەیە کە ڕاستەکەی من دڵم مێشە نەک لەوەی کە دەسەڵاتێکە ئەوەی دەسەڵاتێکە هاوڕێجان ئێمە پێی ڕاهاتوین دیارە قەت پێ ڕاناین قەت قبوڵی ناکەین و قەتیش بەسەریانەوە ناچە بەڵام مەسەلەکە ئەوەیە ئەوەی کە ئەزیێتمانیات و پێ بێتاقەتە بین ئەوەیە کە خەڵکانێک ئیدعای ڕۆشنبیری و قسەزانی و گۆڕانکاریەکەن لە هەموو کەسەکان خراپترە لە هەمووشی ناخۆشتر قوبات تاڵەبانی مەسرود بارزانی و هەموو ئەوانی کە لە دەسەڵات تەعاً لەمە یەکشتی تریش دەرکەوت کە حکوومەت و دەستگا ئەمنیەکان و سەربازیەکان و ئەوانی کە لە مەرکەزا و لە هەولێر و سەر بە حکوومەت هیچ معنایکی نییە درۆیەکی گەورە دەرچوو مەسرود بارزانی کە سەرۆکی حکوومەتە هەموو سەرۆکی قواتی مسەلح و هێزە چەکدارەکانی کوردستان و دەستگا ئەمنیەکانە تەسریح هەیە ئەڵێ هیوادارین ئەمە مەسەلەی کۆتایی بێت و بە یاسا مەسەلەکان چاسە بەبێ ئەوەی بڵێ مەسەلەن تەداخل چۆن مەسەن تۆ ئەم هێزە سەربازیانە سەر بە منن باڵ تاڵەبانی چۆن جلی تو عسکەری لەبەرکەت و پێشانەکەویت و بەچی بە چ شتێک کێ ئەمری پێیاوی ئەم هێزە بجوڵێن کەواتە ئێمە لە بێسەروبەرەیەکی واقعاً تەواوە ئەژین چەند وەختی دوور و درێژە حکومەتمانێت چەند وەختی دوور درێژە پەرلەمانمانێت چەند وەختی هیچ شتێک لە ئارایانی ئێستا و مەسەلەکەش وەکوی پێشتر گوتم بەوە خەڵەتێنراوین بەوە خەڵک خەڵەتێنراوە کە زۆنی سەوز کاری خۆیەکات و زۆنی زرد کاری خۆیەکات و ئەم مفەسین حق بەڵام ڕاستەکەی وانە ڕاستەکەی وانە ئەمە درۆیەکی گەورەیە چونکە زۆنی زرد ئەوەی ئەیکات زۆنی سەوز تەئید دەکات و قسە ناکات ئەوەی لە زۆنی سەوز ئاگرێت زۆنی زرد تەئید دەکات و قسە ناکات ئەوەی ئەم دوانە بەیەکەوەیە ئەم زۆنە ناویان بە ئێمەیان و تۆ زۆنی سەوز و زۆنی زرد یعنی با خەریکین باسیەکەن لە پێشانە کە علاقی بە مەسەلەی لالەزارەوە نیە بەڵام مەسەلەی لالەزار یەک کشتی مەقتەعی بوو یەک وەرچەرخانە لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی ئەمە لە کوردستانە ڕاستەکە چۆن هەمیشە لە کوردستانە ئێمە خراینتە بەر دوو ئەڵتەرناتیڤ یا ئەم لایە ئەو لا ئایا تۆ دژی دیان لایەنگری یەکێتیت یان دژی یەکێتی لایەنگری پارتیت لە گۆڕان و یەکێتی ئایا گۆڕان باشە یان یەکێتی باشە یەکێتی ڕاستەکەیان گۆ ئەو لە هەرو کاتانش کە گۆڕان و یەکێتی هەبوو هەچی گۆڕان لەسەر یەکێتی ئەیوت ڕاستیە کرد هەچی یەکێتی لەسەر گۆڕانی و ڕاستیە کرد ئێمەش لەم بینە هاتوین ئەڵێن دەی شێخ لاهور شێخ جەنگی بەڕێز ئایا نەحەقی بەرامبەر کراوە پاڤڵ تاڵەبانی حەقێتی ئەم کارە بکات و تۆ لەم بینە ئەبێ مەسەن وەختێک سەرکۆنەی ئەمە ئەکەیت لەم کوردستانی ئێمە بەتایبەتی لە ناو ئەوانەیە کە پیانەوە تێ ڕۆشنبیر و قسەکە لەسەر ئەوە نییە ئەمنیەتی خەڵگە چێتەژێ پرسیارە قسەکە لەوە نییە لە ناوە ڕاستی شارە بە تۆپ و دەبابە و درۆن و RPG لە شوێنێک ئەدەیت لە ناوە ڕاستی شارە کە ژیانی خەڵک و ترسی خەڵک و دڵڕاو قسەکە لەسەرەوەی کامیان لەسەر حەق لە وەختێکە ئێمە ئازانین کردەوەکان و کارەکان و ئەوانە ئیتر هەموو پاستاوێکی هەیە بە مەرجەوەی کە کەسێکم پەلاماری داوا ڕاستی کردو هەقی بوو مافیا ینی لەسەر هەق بوو بەرحاڵ ئێمە دووشت هەیە هەڕۆژناڵ یەکیان ئەوەیە ئێمە زانین ئەو زمانی کە لاهور لەسەر کار بوو سەرۆکی دەستگا تیرۆر دژە تیرۆر بوو یەکێتی لەژێر دەستیا بوو و هەموو کارانەی کە دەسەڵاتداری ئەوڵ لە کوردستانە لە زمانی ئەوەی کە کرا دەواچێ ئێمە قسەی ڕاست بێکاڵێ زاکرمان زۆر کورت مەسەلەکە دیارە قسەیەکی سەرکازمە بەڵام شت ئەوەنە ڕوو ئەدات ئەوەنە شت ڕوو ئەدات لەم کوردستانەیە وەزعمانەوە نەخراپە بەدەست ئەم دەسەڵاتی ئاخر زمانەوە کە کەس نازانێت چ تعریفێکی بکە شتەکان کۆنە بن و بەڵام لە زمانی لاهورە یەک نەخدمێشتی خۆمان بینەوە سەر خۆمان بزانین ئەم کابرایە چی کرد لە کوردستانە لەم سلێم لە زۆنی ئەوی پێڵەن زۆنی سەوز چ قەت و عامێ بوو چ کوشتارێک بوو چ ڕاوڕوتێک بوو چ ڕاکەڕاک و بێنەوە یعنی ئەوەی کە ئێستا خەڵک ئەڵێ بافڵ تاڵەبانی ئەیکات و وا ئەکات و وا ئەکات و واکە مەگەر لاهور لەو کەمتری کرد و ئەمە من ئەمە جەستەفای و ئەوە ناکە کە بڵێ حەقیانە لێی بن من قسەکەم لەسەرەوە نییە
بەڵام مەسەلەکە ئەوەیە ئێمە دنیای سیاستمان تێک چووە، دنیای تەحلیلمان تێک چووە و ئەوەشی ماوەتەوانێت بۆ ئەو خەڵکە بێدەنگەی کە لە ژێرەوە خەریکی ئەوەیەوە هیوادارم ڕۆژە لە ڕۆژان ڕووبات کە ئەڵێم قۆناغێکی تازە دەست پێ کرد لە کوردستانە، ئەو قۆناغەیە کە تۆتیایە ئەو جورئەتە دەکرد کە لە پێشمەگاتیەکەی ئێمە ئازانەتر بوو کە ئێمە لەوێ بوون چەکمان پێ بوو، منتیقەی ئازادی خۆمان هەبوو، خۆمان هەڵمانەبژا شەڕەکانمان لەکوێیە. بەڵام تۆ ئەو کاتە لە ئێمە ئازاتر بووی کە چوویتە سەر جادە لە بەرامبەر ئەو هێزەی کە پیانەوە حکومەتی بەعز خۆپشاندان کردو و هاوڕەکانی تۆ کردویانە ئەو کاتەوە هەموو خەڵکی کە لە کوردستانە بوون. ئێمە ئەبێ ڕووبکەینەوە جارێکی کە ئەو جۆرە لە ڕێخستن، ئەو جۆرە لە خۆهوشیارکردنەوە، ئەو جۆرە لە چپەچپ، ئەو جۆرە لە دەستکردنی کار، چونکە ئێستا ناڕزایەکان لە دۆخێکی لەو بابەتەیە پێویستی بە ڕێخستنە. ئەم ناڕزانانی ئێستا پێویستی بە ڕێخستن نییە، لە سوشال میدیا و بانگەشاکی تۆ فڵان ڕۆژ بە فڵان شوێنە کۆ ببنەوە وانە خەڵکی کۆ بێتەوە و پێتر بە شووەگا بە چۆن ناگاتەوە چۆن نەچێتە پێشەوە کەس نازانێت. پێویستی بە ڕابەر نییە، پێویستی بە تەنزیمکردن نییە، پێویستی بە ڕێخستنی ئەوە نییە کە چۆن چۆنی هەرچیتە پێشەوە دروشمەکانت چی ئەبێ بۆ نمونە چۆن داپۆشی لە خۆ دەکەی، چۆن ئەوانە هیچی پێویست نیە. ئەمە بەستمەوەیە شێوازێک و نەمەتێک لە کاری سیاسی کە لە کوردستانە هاتووە لەگەڵ یا شێوازەکانی ناڕزایی شەقام سەر بینێکە. بەڵام من پێم خۆشە لەسەر لایەنێکی تری ئەم دۆخە قسە بکەین. ئەم مەسائلانە ڕەت دەکرێتەوە بە پەیوەندی نێودەوڵەتیەکان یاخود پەیوەندی ئەقلیمیەکانی دەسەڵاتەکانەوە بە چۆرێک باسی ئەوە بکرێت وایە پەلاماردانی ئەو لالەزار پیلانێک بۆ ئێرانتیایە بەشدار بووە و ئێرانتیایە بڵێن کاریگەری هەبووانە. من بەش بە حاڵی خۆم ناتوانم شتێک وە بڕواکەم کە لە سلێمانیا ڕوەدا بەبێ موافقەت و پشتیوانیکردنی ئێران. یعنی ئێران ناتوانێت دژی کردەوەیەک بێت یەکێتی بە ئاسانی پێهێستێ، بە تایبەتی کردەوەی لەم بابەتە کە یەک لاکەرەوەیە، یعنی ئەوەی کە باڵانسی هێز ئەگۆڕێ لە ناو شارە ئەوانە، ئەمە ناکرێت یەکێتی بیکە بەبێ پرسی ئێران. ئەمە ڕاستە، بەڵام تا چەند ئەمە دروست و دقیقە کە ئەمە بەشێک بۆ لە نەخشەکانی کە ئێران لەگەڵ یەکێتی یا لەگەڵ باڵی بڵێن بافڵ تاڵەبانیە و لەگەڵ میلیشیاکانی عێراق حەشتی شعبی و ئەمانەیە بۆ ئەمە کاریان کردو. بەس بەر لەوەی جوابی پرسیارەکەم بیتەوە سەرنجێک بەم ئاوڕیانێک کە بینەرمانە لەسەر یوتیوب لە ڕێگەی خوان کۆمەک بکەن لیکی ئەم بەرنامەیە لە سوشال میدیا بڵاو بکەنەوە، چونکە ئەم بەرنامەیە بە تەنها و تەنها لە ڕێگەی یوتیوبەوە پەخشە بێتەوە، لەسەر فەیسبوک پەخش نەکرێت. بەرنامەکانی کەناڵی هیوا لە مەودووە تەنها لە ڕێگەی یوتیوبەوە پەخش. بەڵێ ڕاستەکەی ئەوەی کە یەکێتی هیچ کارێک ناکا بە ئێران ناڵێت، یعنی ئەوەی کە ڕوحەتی ڕوئە لە سلێمانیا ئێران دەسیتە هەیە، من ناتوانم باوەڕ بکەم. بەڵام مەسەلە گەورەکان بعضێک ڕووداوی گەورە، بعضێک بە تایبەتی لەو زڕۆفە کە ئێستا ئێران لەگەڵ پارتیە وەزعی زۆر باش نییە، دیارە علاقاتی پارتی و ئێرانیش هەر باشە، بەڵام ئەوەی کە هەنە ئیتیهامات لەگەڵێکە گۆڕنەوە سەر بە ئیسرائیلەوە و ئیسرائیل موسادەوە تا لە هەولێر و لەم قسانێک کە ئەکرێت ئێران حتمما محاولاکە کە لە ڕێی یەکێتیەوە ئەو زەخت و فشارە بکە کە بتوانێت بعضێ مەساڵحی خۆی و مەسایلی ئەو گواستنەوەی شەڕەکان بۆ مەنتەقەکانی دەوروبەری خۆ ئیسفادە لە مەسلێک. بەڵام ئەوەی کە ئایاوانیە من ئەمە یەکشت بڵێم لە هەموو ئەم قەزێ گەورانەیە کە لە منتیقەی ئێمە ڕوئە، بۆیە من پێشتر داوام کرد و هیوادارم ئەمە بگات و خەڵک بیری لێ بکاتەوە کە سۆشیال میدیا لە سەتا یەکی لە هەزارە یەکی ئەو زانیاریانە نییە کە ئەگوزارێت، ئەو شتانە نییە کە ئەگوزارێت لە ژێرەوە لە حقیقەتە. یعنی مثلەن تۆ ملاحەزەی میدیای ئێمە بکە لە کوردستانە هەموو میدیاکان بەپێی سەرچاوەیەک لە پەرلەمانی کوردستانە، بەپێی سەرچاوەیەکی باوەڕپێکرا لە پەرلەمانی عێراقەوە، بەپێی سەرچاوەیەک لە مەکتەبی سیاسی یەکێتیەوە، بەپێی سەرچاوەیەک لە مەکتەبی سیاسی پارتیەوە و خەبەرەکانیەت و بەڵام خەبەرەکە زۆر بە قورسی و بەهیندا ئەبەزێت و بڵاوە بێت. ئەمانە جا لایەک لەم سۆشیال میدیایانە مەسەن ئەوانی کە ناودارن و مەسەن ئینفلۆنسیان هەیە باڵێن تەسیریان زیاترە، ئەمانە مەسەن قسمێکیان لەبەرەوەی پارە لە قوبات تاڵەبانی وەرەگرن، ناتوان هەموو یعنی ئەبێ بە جۆرە قسە بکەن کە ئۆکەی خۆ دەزانیت، لەبەرەوەی قسمێکیان پارە لە نێچیروان بازانی وەرەگرێت، لەبەرەوە بێ ئاگای لەوە بێ ئۆکەی
وهكذا وبمشي هر يكي بيجقل دوانسيان اجنبي لم سوشيال ميديا كأيش او ترسان هي كناتوان هم وقسيك واقداري تيجيني دبروا حتى يكون بروسي كاجنا يبني بروسي اشتي ام ال باكورا الرؤيه لقل تفقري ازادي لقل تركيا هم وقساني كاكريت هيك راسني او كلميديا بزر راسي هيك راسني حتى اكو بعض الميديا كان يخوش انت تفقري ازادي كشدوا كانوني ذات تحريزي دروس كدني مورال بالخلق او كلجيرو ابزري لا انا كان يجي باش دارتها برحضنا شي نسر او موضوعان اما الا كل بساني ابزري اجا كسك بمن بلا بلانك الاراب مثلا بافل طالباني راستك على بلان الاراب وبوي من النابشن من دبي او هيج دليل يكن بيبي الان بلا هبو يعني زاني بوشي چونکه تو مثلا اونيه ك من هيج لا يعني لاهور نا اجي امين نشا سوار نملا بختيار نشيخ جعفر اواني كنايو عن هاتو قصو باسي مثلا اتهامناكم بوي كشتيش دوابت يعني بلا ما ندجمني سختي كثير طبعا وهيك هميان بيان خوشه ام كسر لسروكاتي يشتين اجتماعي كردستان نمنه احساسي اهانتك واحساسي اواكن كنابي امن اليابد حتما بلاني عن هي بوي بجوري لجورا كان ام كسر نمنه جا بلانك عسكريه كشتنا امان الله راس بلا امانه دجمني كثير يعني اوي كلها هشتي يعني كاري واكن بلام مثلا باور كيبوي كوا او سيناريوني كا استلا ميديا كان يشتي وبلا بيتو نظام بفرش قناصيان بردو كيجوتان لدني قناصك ابو بلامار بن بدرون كانوا انو قناصك الشب بيدن كراو بلين يعني امانه هم سيناريو زور مناوانات براسي زور مناوانات كونا كراما بومنا زور جوجانا كونا يعني معقوله خلشي ام ولاتي اما قالي اما تي نقاد لويك وحتما تي اقاد بالدنيا من خلق اما لو اقل ترك تروشن بيران من تصوريك تي قلت طبعا سيناريو دروس كردن يشكل بموضوع قيزونه كاني امولاتي دروس كردني سيناريو مثلا اويك حاكميه فورمي حاكميه كاوش هلا تيوريكي اقام بينا لسر مساله هي باسكري فورمي حاكميه ليره فورمي ك زور باساني اتواني دادگاه بينت حاكمك بين اوش بارچه کاغذی كبيني من لميديا كامزاي جنازم او کاغذ راست اما يعني بلان بيقول جربه بوقتني الله وشرجنجي حاكمك زور اعتراف بكردني خلق لسر تلفزيون وفيلم قلتني وبلاو كردنوي ام دان بيانا نقواي اما بشدار بي لتاوانشي لم بابتي اما لشوي ولاتي شي بلين خاون شارستاني يا بلين متحاضر يا امرويا اي بيني توانا الجمهورية الاسلامي ايراني كا اجران بحثي كرد بلام سوريا ممكن بو بيكات واستجبيكات بلام شوينك وڵاتێک بزەڕێک مافی مرۆڤ کە پێی وترێ مافی مرۆڤ لە سەرەتاییترین مافەکانیش لە بەرچاو بگرێتەوەوانە ئەزانێ بێلایەنی دادگا لە هەلومەرجێکیاوە تەواو چێتە ژێر پرسیارەوە چۆنی خەڵکی لەسەر تەلەڤیزیۆن ئەتراف بە تاوانێ بکات کە هێشتا ڕوبەڕووی دادگا نەکردوێتەوە کۆمیدەکەەوە خودی باڤڵ تاڵەبانی روشي تشتين شلاني كردستان لكوبنوي كان اخيري بارا باسي او اكوازم للديدار سليماني كما بيشكل لو ديدار كتبقى الله ايماننا محكمه هنيه اما تشنجار ايمان كدو بمحكمه انتو وكا زماني من خوي اعتراف بواكا كمحكمه اتواني من تليفوني بكم كداني شلو كنتي بلاو بوتواني هما بيني معنا ونيا خوي باسي واكا بلان لم كاتيا كبيسي بويا ولا مقرر المحكمه وامس سرما ناصر من شمال شمال امشتانا سرما ناصر مني اسا برادر من هي اللي تقريبا لهم كس زياتر انه مساله لا زارو انا دوش زوسر انجراي شامي يلا اويك سري اسر ما بمساله كمن لقال يوم ديار هيك تشتغل تاريخي ميجوي امانه نازانت نابسر بسر كبوتشي امر روايه اما تشوك فورمي حاكميتك انا شكل حاكميتك سيدو صال لقال يا اجين وام قالي اما لبيش ام حاكميتي
حکوومەتی هەرێمی کوردستانوانە لەگەڵ بەعسا ژیاوین لەگەڵ دیکتاتۆرەکانە ژیاوین لەگەڵ لە هەموو دەوروبەرمانە هەرم حاڵمان هەیە لە ساڵی 1963 ئێمە لەگەڵ جەلالی و مەلایە ڕوبەڕووی ئەم مەسەلەین بەڵام شتێک لێرە هەیە شتێک لێرە هەیە نەبەست بڵێ فەرم بڵێ باش لایەکی تری ئەوەیە کە یعنی ئێمە ئەمڕۆ هەر و برادرە نووسیوێتی ئەزانی چی لێ هاتوو مەوزوعەکە تۆ تەسەور کە ڕۆشنبیرێکی پڕنووسینی ئێمە ئەکادمی دکتۆرا و پرۆفێسۆر و هەرا مەقالەیەکی نووسیوە لەسەر ئەوەی کە میلیشا بۆ خراپە ئەگەر بەبست حسابیکەی بەس ئەم قولانجەی باسی ئەوەکە کە میلیشا خراپە باقیەکەی هەمووی باسی ئەوەکە ئەڵێ بنگوریۆن کە جەیشی ئیسرائیلی دامەزران میلیشوتی نابێ میلیشای تا بێت و لەبەرەوە وا بێت وا بێت و ئیسرائیل لەشکرێکی دروست کرد بوو بە لەشکرێکە ئەوە خەریکە ستایشی ئیسرائیل دەکات هاوڕێشەمان ئیشی ئیسرائیل دەکات لەسەرەوەی میلیشیان وقتێکە ئاگای لە ئیسرائیل نییە لەسەر ئەساسی میلیشا دروست بوو دەکی بۆچەکانە ئێستاشی لەسەر بێت دەها میلیشای هەیە من ئێستا میلیشا لە ئیسرائیل هەیە و برادرە دیارە زۆر باش لە ئیسرائیل ئینەکان میلیشاکانی یەهودیەکان لەگەڵ جێشی ئیسرائیل شەڕەکەن لەسەریەکان ئەو برادرە دیارە بەستمەوە زەنگ گەشتین بەشوێ بۆی ئەڵم تکایە لە سۆشیال میدیا ئێمە هیچ تاکێکی ئێمە هەموو تاکێکی ئێمە لەم کوردستانە ئاقڵتەوەی لە سۆسیال میدیا هینوەرگرێت وای من سەرنجێکم هەبوو لەسەرەوەی کە ئەڵێ ئێمە مێژووی ئەمانە ناسین ئەو قسەی ڕاستە زانی مەسەلەنەوە کە لە مێشووە لەسەر ئەمانە ناسرا و ئەوەیە لە سەردەمی کاژی کە ئەمانە بڵێن مەیاری پارتیان بە زیینەتی سووتان خەڵکی ناڕازیان مەسەلەن بانوا و ئەشکەنجە و ئازاردا و زیینە بە چاڵدا کردووە هەمومان نازانین هەمومانە ڕاستە مەلا مستەفا خۆی کاتێکە ویستی جەبهەتێک باتەوە لەگەڵ حیزبی شوێعی و حیزبی بەعسا ئەوانە هیچی لەگەڵ بەعسا پێ نەکرا بەڵام مەجموعەیە کادری حیزبی شوێ هاتبوونەوە لە زاخۆ بە زاخۆیان کات ئەو کاتە هاتنەوە هەر لەوێ گرتنی لەوێ ڕەمی کردن بەبێ هیچ تاوانی هەر لەبەرەوەی کە حیزبی شوێعی بوو یەکێتی پەلاماری پشتاشان یا هەموو تاوانی لە بەرامبەر حیزبی شوێعیا کردبوو ئەوانە و ئەو هەموو ئەسیرەی کوشت و پەرێستان پاک بێ و دروشمە بوو کە نەوشیران بە چەکدارەکانی بدۆکار بکەن هەموو ئەمانە ئازاری هەمومانە ڕاستە لە شەڕی ناوخۆیان ئەنوا وشکەڵ فەزاعەتیان کرد بە یەکتر و ئەنوا بەڵام هێشتا لە کاتی ئەم تاوانانەیە کەس ڕاستمی تاوانەکانی ناگرت و لە سۆشیال میدیا وڵاوی ناکردەوە ئاڕێنەوەست ئەمە نازەیە ئەم جۆرە بێشەرمیە ئەم جۆرە شەرمەزاریە ئەوەی کە تۆ نەک تەنها بۆت بگەڕێن بۆ بەڵگە لەسەر تاوانەکانت پایی نەکەن و ئەوانە خۆت بەڵگەی تاوانەکانت لە سۆشیال میدیا بڵاو بکەیتەوە ئەمە تازەیە ئەمە نوێیە ئەمە لاساییکردنەوەی داعشە ئەمە لاساییکردنەوەی جۆلانیە ئەمە لاساییکردنەوەی دڕندەترین دڕندەکانی ئەم سەردەمەی ئێمەیە کە هیچ شکۆیشیان لە بەرامبەر هیچ مافێک و هیچ کەرامەتێکی ئینسانیان نەماوە کۆمەڵی خەڵکن تا دوێنێ پێکەوە لە یەک سەنگەرابوون تا دوێنێ پێکەوە لەسەر یەک مێزدانیان خواردووە لەوانەیە ئەنوا و ئەشکال زیکرەیاتیان لەگەڵ یەکترا ئەمڕۆ ئاوا ئەمباز یەکجانی یەکتریان کردوون ئەوانە لەبەر چاوی کامێرەکانە و لەبەر چاوی ئایفۆنەکانە ڕوت یەکاتەوە ئەوانە و ئەنوا و ئەشکال ئیهانەی هەنەیە کە ئەمە لە مێژووی ئێمە کوا بۆ هەبوو ینی بڵێ وەختە کامێرە نەبوو بڵێ وەختە تەسویر نەکراوە ئەوانە من وازانم کە ئەمە ڕەبتی بەوە نیە لە شەڕ لەگەڵ داعشە کۆوان لەگەڵ داعش کرد چێ وای لە داعش کرد بەم جۆرە نەکرا ئەمە نەکراوە تا ئێستا ئەمەی ئێستا لە سلێمانیا ئەم جارە ئەنجام درا وە ئەزای چۆنیشە مەسەلەکە ئەوە نیە لا لەسەر ئێستا قەینا گرتنی شاسوار خۆ شاسوار هەموو ڕۆژە قابلی گرتن بوو لە 10 ساڵی ڕابردووە ئەکرا دادگاکانی بجوڵێنێت و دەستگیر بێت و زین ئەوە تەقەتکردن لە هەیەمە مامن لە ناو شاری سلێمانیە بۆ ئەمانە هەموو مەجموعەیەک ڕووداون بێسەر و شوێنکردنی ڕئیسی فڵانە حیزب ئەوەی کە تۆ خۆپیشاندانێکی لە پێش تۆیە ئاسایش لەوێ و ئەوانە و ڕاپێکی
بڵێن دادگا دەکایە ڕاپێکی ئاسایش دەکاتوەمانە ئەو ئیهانەیە کە لە ناو شارە بە خەڵکەکرێت ئەو ترسێک لە ناو ئەمانە هەموو مەجموعەیەک پاکیجێکن کە بافڵ تاڵەبانی و یەکێتی نیشتیمانی کوردستانی ئێستا هێناوێتی ئەوێ بلاسایی پارتی بکاتەوە بگاتە ئەندازەی پارتی لە فەرزکردنی تاگڕەوی و ئەوەی خێزانێکی دیاریکرا کۆنتترۆلی هەموو شتێکی لەبەر دەسایە من پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەمە نەک لە بەرامبەر دیارە خەڵکێک کە بێدیفاعە بەڕاستی بێدیفاع نەک لەو بابەتەوە بەچێکی بەدەستەوە لەو بابەتەوە کە شێوازی ڕێکخراوبوونی خۆی نێداپۆچی لە خۆی پێ بکەوەوانە ممکنە لە کوردماوەیە ئەڵێ لە درێژماوەیە من لە هزار باوەڕم بە ئیرادی خەڵک باوەڕم بە ئیرادی خەڵک لەق نابێت ڕۆژێکە بێ ئەماوە ڕوو ئەدات و ئەم لاپەڕێخەکەڕێتەوە باسیەوە نەکەم بەڵام لە ئێستاە ممکنە ئەمە پاشەکشە بە خەڵک کاوانە بەڵام ئایا ئەتوانێت تەصفیە حسابی باڵەکانی ناوێکێتی ئاوە بە ئاسانی بکە ئەوەی کە تۆ ئاگاداری لە دۆخەکە ئەمانە ئایا ئەمە بە ئاسانی بۆ بڵین ئەم بازنە بچکۆلەی بافڵ تاڵەبانی و براکەی و کوورەکانی و زاواکانیان و ئەمانە بۆ ئەمانە ئاچێتە سەر هاوڕێشە ماڵە ناوێکێتی نیشتیمانی کوردستانە باڵ نەماوە باڵ نییە باڵ نییە هیچ باڵێک نییە ئێستا بڵێ فلان کەس ئەوەی کەماوە مەسەن ئێمە ناوەکان زانین کە ڕەخنەگری یەکێتی و قساوەکەنەوە نەسیحەتیانەکەن ئەوانن کە یعنی ئەو زمانەی کە من کاک بەختیار هاوڕێمە و احترامی دنیاشم بۆی هەیە و ئەشی بینم بەڵام کاک بەختیارێکی لەوانەیە کە جارمە لا بەختیار مەبەسمە ئەو کاتێک کە خۆی سەرۆکی دەستەی کاجێڕی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو تاوان لەسەر تاوان ئەنجامەدرا فزەینا گاڵتەی بۆ خەڵکانە شەکەکە یعنی حاڵەتێکی سیر و عجایب لەو برادرە کە ئێستا کە قسەی لەگەڵاکەی پێی سەیرە ئەڵێ چۆنشتی وا ئەو نەبوو مەلا بەختیار نەبوو وتی ئێماگە دوو کورسیش بێنین هەر یەکێتین ێستا لە لاگەزار کرا هەر ئەمەیە یعنی تۆ ناتوانیت من ئەتکوژم من چەکم پێ هەر ئەو بوو باسی کۆمونیستەکەمانە کردوتی تاقمێکی تاقمێک بوون بە فرەزێکوان ناردە سەریان ئاقلیان کردن هەر ئەو بوو کە باسی کوشتنی کۆمونیستەکانی کرد ئەو بوو ئاوای بوودەوە ئەوە ئینێک ئێستا داپێشە باسی دیموکراتیەت و مافی مرۆڤ و ئازادی بۆ بکە ئەوانە بە نەزەرم ئەتوان باسی ئەو مۆزوع میدیات ناتوانێت باسی مۆزوع میدیات کە ئێستا ڕسمە گیرێت و بڵاوەکرێتەوە بەڵام وەقاحەتی ئەمانە لە شوێنێکە کە کەرنۆشیروان نەشیروان مستەفا کاتی خۆی کە لێیان پرسی دوای ڕاپەڕین لەسەر مەسەلەی قڕناقا و پشتاشان وتی ئێستاش بێ هەرێکم ئێستاش بۆ هەرە چمەڵ کرد ئەم پشت نەیوت و چەند هاتە سوقاتی تر لەسەرەوەی کرد ئەزای چۆن ئەمانە هێزی میلیشیایی هێزێک کە چەکی بەدەستەوەیە و لەسەر قانونی کەمپستیت ئیشەکات و خوێنی تۆ مباحە و ئەتوانێت هەچ کاتێ بێت بەبێ ئەوەی هیچ دلیلێکێ بێ بتکوژێ بێمان وقاحەتێکی لە تەسریحا بۆ دروستە بێ پێت پێ ئەەکەنێ یەنە سەر تەلەڤیزیۆن پێمان پێ ئەەکەنە یەنە سەر تەلەڤیزیۆن بە سارکازمەوە بە زەردەخەنی زەردەوە قساک سەرۆکی هەموو ئەم وڵاتە و پارتی دیموکراتی کوردستان کە مەسعود بارزانیە یەکێتەکان وانەیە پێیان خۆش نەبێ قسێ نەیوت بڕۆن هەڵپەڕن نەیوت ئێمە لەگەڵ شەیتانیشە ڕێ ئەکەوین نەک لەگەڵ حکومەتی بەعسا وتی لەگەڵ شەیتانیشە بۆ ئەوەی کە بتوانین یەکێتی لە هەولێرا دەرکەین ئێمە سەرکردەکانمانن ئەمە یعنی وەقاحەتێک هەیە چونکە هێزی سەرکردگەر هێزی دەسەڵاتدار بە تایبەتی کە نازانێت پرۆتۆکۆل و بەڕێوەبردن و حاکمیەتی دنیا و پرۆتۆکۆل و کۆدەکانی چییە مەسەڵەن ئێستا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پاڤڵ تاڵەبانی بە چ سیفەتێک جلی سەربازی و دەمانچە لە خۆیە بەستێت و بەڕۆتی و بە چ سیفەتێک ئەم کاراک من ئەو پرسیارە لە خەڵکەکە لە خۆیەکەم لە خۆی بە چ سیفەتێک چ سیفەتێکی سەربازی هەیە مثلا یعنی حاڵەکە بەو شێوە بە شێوەیەک شێواوە لە ناو حیزبانەیە باڵی چی و شتی چی و حکومەتی چی و زۆنی سەوزی سەرۆکی دەستگای دژە تیرۆر کە
وهاب هەڵەبجەیی حکمی ئەعدامی هەیە هەر لە وڵاتەکەی خۆمانە کاکیجان هەر ئەوە چێتە سەر لالەزار نازانی حکمی محکمە جێبەجێ بکات وهاب بەڵێ من حکمی محکمە جێبەجێ يعني زين شلون قصدك لو درتشوه كإما التحليل يبقى الناس أساسي منطق بس الأساسي أساسياتي من كاتي خوشي اللي قلتها باسكم هبل السرو كتازة إيمن هيج منطقك وهيج أساسياتي شيء سياسي منطقي تحليلي عالمي ما نية كالسر أساسي أما بين هالي سنيني نوزعك يعني أنتم مثلا سروشي دزقاي ديجا تروركت هل لو لاتكي خويا حكم إعدامي سروشي هێزەکەی کۆماندۆ کوڕێکی گەنجی قۆزە گەنجی گەنج کە ئەڵێم گەنج بە سەڵات وسەلات على سيدنا محمد و آل محمد ئەوا دەست پێکا لە قسەکردنە و ئەم عمری گەنجە و ئەم کوڕە تۆ تێناگەی ڕوتبەکەی چییە کە سەرۆکی گەورەترین دەستگای کە پێڵەن کۆماندۆ تۆ نازانی هەموو ئەم گەنجانی کە بە دەوری سەرۆکی یەکێتیەوە ئێستا لە سوۆشیال میدیا زۆر ناویانە هێنرێتەوە بۆیە منیش ناویانە هێنم ئەمە فلان کەسامانە مجموعە گەنجن لە وەختێکە لە وڵاتێکی معمولی حتا دیکتاتۆریشە ئەم هێزانە جارەڵاتی سەرسپی ساحەت تەجروبەی شەردیوی ئەوانە سەرۆکایەتی ئەمناناکە يعني معقول نییە گەنجێکی 30 ساڵ سەرۆکی هێزێکی هەزارەها کەسی بێت وە ساحبی حقي مطلق بجيمس بوندي لايسنس تو كيل حقي ما في دي باشا كواتب تحليلي شي مثلا شي تحليل اتي بمن مثلا يا خلشي ايوه بليت شي مثلا اجر وابا وانا بماني ونماني وخويا خويا انا بوتشنا مقصانا تو يا اوتا ابي ديجان بوستيتو وتشاوراني نتائج كاني بيت يا اوتا بسر الشركي وأما حالي ميجوي همو خلشي أم عالم بولا برامج هذا سركت كركانا. هارنا بس من اللي رأي يكسر نجبام الناس تكم أم أراسيك لقسكاني تويا هي بدور موانع من هوات يكشتم أم أراستيا كومالجابر وكاردانوية جوال قماشي كركاني دصلات خوي كمان جارا لبستمونيا بڵێم ئەو کاردانەوانە زۆر کەس دەستە پێی خۆشە بڵێ خەباتی مەدەنی وەختی خەباتی چەکدارینەوە و کەس دەست نەبا بۆ شک و تازە درۆن هاتوو ئەوانە و تازە وەختی نازانم چەکە پێشکەوتوەکانە و بابەتە قسانە هەنی تر خەباتی چەکداری باوی نەما و کۆتایی هاتوو ئەوانە من حتمەن لەگەڵ ئەوانەیە نیم بەڵام لە هەمان کاتە استراتیجی ڕوبەڕووبوونەوەی توندیتیژی بە توندیتیژی ئەگەر لە چوارچێوەی جوڵانەوەیکی جەماوەری و بۆ خزمەت بە جوڵانەوەیکی جەماوەری و پێشڕەوی ئەو جوڵانە جەماوەری نەبێ هەنگاو بە هەنگاو ئەوانە هەر بەرهەمێکمان بۆ دێنێتە دیەوەی کە یەشێکی پارتی هێنایەنە ئەم دوو گروپە چەکدارە کە هاتنەوە وەکو مەغوەل و تەتەر هاتنەوە سەر ئەم وڵاتە و وایان زانی کە ئیتر لە جەنگا بردویانەتەوە خەریکی این بوون بە فکری تاڵانکردنەوە هاتوون لەو ڕۆژەشەوە هاتوون لە غەیری تاڵانکردن زیات هیچ تر نازانن کە بیکەن لە وڵاتەیە بە قسەی خۆیان بە اعترافی خۆیان تێکدان و پێچانەوە و هەڵوەشانەوەی شتیان زۆر بەلا ئاسانتر بوو لە دروستکردن لەو ڕۆژۆ بەمانە هاتوون لە ئەساس و لە بناغەوە بەوە دروست بوون کە کۆمەڵێک دەستە و تاقوی چەکدار بوون و ئەوانە لە بەرامبەر دەوڵەتە ڕاست بوو من پێم وایە ئەوەی کە جوڵانەوە ناڕزایەکان لە بابەتی میتۆدی ناڕزایی خۆیانە قماش لە هین دادڕن لە دەسەڵات دادڕن و ئەمانە من پێم وایە ئەمە ڕێگایشی دروست نییە دیارە کە پێویستە توندوتیژی بە توندوتیژی وەڵام بدرێتەوە لە هەندێک جێگایە لە شوێنێکا کە باسەکەیەتە سەرەوەی کە تۆ ژیانت پارێزراو بێ و ئەوانە بۆنمونە هەر لەم سویدەی ئێمەیە کە ڕۆژی لە ڕۆژان وای لێبێ کار و خەبات و فعالێتێککە ئەمەکەین بۆ کاری ڕۆژانە و خەباتی ڕۆژانە مەگەر وای لێبێ لەسەری بگیرێم و ئەمانە مەجبور وڵات بەجێ بێڵم ئەو ڕۆژانە ئیتر باسی ئەوەی کە تۆ دەسەبەی بۆ جۆرێک خەباتی ترومی تۆ دەشتر بەکارێنی مۆزوعێت پیاکە هیچ گومانیتیان نییە وەمە تەحسیل حاصلێتە پێشەوە بەڵام بۆ دانانی نەخشەیەکی دروستوەمانامە بە بەشێک بێ لە جوڵانەوەیکی جەماوەری فراوانتر
ئەگەر بێت و ئەم دۆخە تازەیە و ئەم دۆخی کە هاتووتە پێشەوە بۆ ئاراستەیەمانە نەبات کە لە بەرامبەر ئەم زەبر و زەنگە کۆنەپەرستانە و تیرۆریستیانەیە کە دەسەڵات ئەنجامێدا ئەوانە هێزێکی جەماوەری خۆی ڕێک نەخات لە بەرامبەریا بوەستێتەوە. ئەمانە بە بڕای من دۆخەکە زۆر بەدۆخراپ یعنی من کە ئابینم لەسەر سوۆشال میدیان تۆ حەزر لە سوۆشال میدیا نیە بەڵام چەکدارێک هەستا و چکەکەی بەدەستەوە گرتووە ئەڵێ بابێنە پێشۆ بزانم چیان لێکەمەوەوانە من ئەزانم کە ئەمە ئیتر گەشتۆتە ئێری چی بکاتەوە زیاتر هیچ ڕێگایکی کینی گەناگەر بە ڕێگای تر بکرایەوە ڕۆژتای بۆ محکەمە جوابی بدرایەتەوە یاخود دەگەر بەمانگرتن بۆی بکرایەوەمانە کەسەکە خۆشێت نەبوو دەستبات چەک بەڵام لە هەمان کاتە پێم وایە کە ئێمە بە جۆرێک بە پاڵ و بڵین پاڵدانی دەسەڵاتوانە بە شوێنێکمانە بن کە زۆر متمانم بە سەرکەوتنی نییە لە دۆخێکی وەکو ئێستاە. ئەمە یەک دووەم لە تەجروبەی ڕابردووی خۆمانە ئێمە لە بەرامبەر باسا مەسەلەن کە ڕائەوەستاینەوە نازانم تۆ بیرت نیان ناو ڕۆژە لەگەڵ هاوڕعلی شابووهەر باسی ئەوم کرد کە خۆپیشاندانمانە کرد لە قەزازەکانەوە نیە لە گەڕەکی قەزازەکانەوەگەی تا گەشتی نە سابکران تا گەشتی لە سەر جادەکەش هیچ دەنگێک نەبوو لەبەرەوەی گەڕک خەڵک حکمێک گەڕک باسی تیانە بوو بە جۆرە لە جۆرەکان یەکێتی بەم زەبر و زەنگە و بەفڵانە کەسی نازانم چەکدار و عەسابە ئەوانە و بە پەلاماردانی لالەزار بەو کوشتارێک کە ئامادەیە بیکە لە بەرامبەر نارانی خۆیان بەو چاوتی سوورکردنەوەی کە نیشاندا ڕاستە خەڵک بۆمشینە لێ ترسێ بەڵام ئەویژی تر دەتوان ناتوانێت لە گەڕەکەکانە ئەمین بێت لەبەرەوە گەڕک ئەتوانێت شوێنێک بێت کە ئینسان بتوانێت ئەمڕۆ بیکا بە قەڵای ڕێخستنەکان و خۆپۆکردنەوەتی هەیە ینی یەکێتی بێ لێونەیەوێت دەتەوان لە حەبەی شوباتەوە ئەمە حەقیقەتێکە لە حەبەی شوباتەوە یەکێتی بوو بە هێزێک کە بە زەبر و زەنگ هاتەوە بە زۆر هاتەوە بۆ ناو شاری سلێمانی بەڵام لە ئێستا ئیتر ئەمە زۆر بە بەرزەقی دەرەکەوێتە ئەمە بە غەیری کوشتار خۆ ناتوانێت هێزی بەس لە حەبەی شوبات نیە بەبەست لە دوای ڕاپەڕینە لە حەبەی شوبات کە یەکێتی بە شەق هاتەوە خەڵکی لەسەر جادە دەرکرد باسی حەبەی شوبات دەکەم باسی ئەو بیناکەم ئەم هەموو چەکداری دابەزان بۆ سەر جادە بۆی کەوا خەڵک بنێرێتەوە بۆ ماڵەوە ئەو دەم جابوونەوەیەکی تەواو لە خەڵک جیابەوە بەڵام بەمە ئێتر ئێستا بە بڕای من ئاخرین بزماریدا لە کردنەکەی من وازانم ئیتر یەکێتی ناتوانێت ئیدعایەوە بکاکە لەلایەتی شاری سلێمانیەکە شاری سلێمانی لە ترسی شانەوێرە قسە بکە لە دڵی خۆیان چیتر یەکێتی بە نێونی خۆی نازانم بەرەو چه ئاراستەیەک ئەمە شاری سلێمانی ئەبا چی لێ دێتە بەر هەموو ئەوانە بەڵام ئەمە حەقیقەتەکەیەتی و هێزێکی ئاوا غەریب هێزێکی ئاوان نامۆ بە کۆمەڵگاکەی خۆی ئەوانە فرسەت دروستەکە بۆی لە ئەو جێگایانەی کە دوورە لە دەسەڵاتەوە شتی تر تیاچەکەرە بکە کە من ومێدم زۆرتر بەوەیە نەک بە ئەو باسی کە تۆ قسە لەسەر وەڵامدانەوەی زەبر زەنگ بە زەبر زەنگەکەی ئەگەر هەڵەشتێکی ڕاستەکەی نازانم لە چۆ کردم من ئیمانم بە زەبر زەنگە ئیمانم بە هێزە هێز فەرقەکات ینی بەڵام یەکشت هەیە هەڕەشمان ئەوەی کە ئێستا بە لێشاو ئەیکەن بە مێشکمانە بە ئاشتی معناکەی یەکشتە معناکەی وە هیچ مەکە دەست مەبەرە سەر مەوزوع ئەسلێک چونکە یعنی ئێمە کاتی خۆی تۆ دەوانێت باش بیر بێت باسێکمان بوو لەسەرەوەی کە من ئەچمە سەر جادە تۆ لە من لە سلێمانیەژی وەختێ تۆ لە سویدا لە ستۆکۆڵما ئەچیت خۆپیشاندانێک بەشداری ئەەکەیت و بەڕێوەی ئەبیت ڕوبەڕووی پۆلیسێکە بیتەوە تا ئەو شوێنی تۆ پەنجەرەیەک نەشتێنی تا ئەو شوێنەی لە کەسێک نەی تا ئەو شوێنەی کە هەچێک ئەڵێ هەچێک بەرزەکەیتەوە بێژگە لە مەسایلی نازیزم و ئەوانە هیچ کەسێک بەلاتان وانێ لا پۆلیسە بێ بتپارێزێ سەری بتپارێزێ لەوێ حزوری ئەو کاتەشی کە بیان و ئەیرێتە دەستی بۆ ئەوەی کە پەلامار بە هەر وەکو ئەندامێکی دژە تیرۆر و کۆماندۆ و ئاسایشی ئێرە پەلامارێت ئەم هێزانە بۆ ئەوە دروست بوون کە بەشێکیان لە دەرسەکانیانە ئەی خوێنن
کە تۆ ئەبێت تیژ بیت بۆ ئەوەی کە بتوانانی یاسا پارێزیت و دەوڵەت و قدرت پارێزیت لە پێچاری خەڵک. ئێمە لە شوێنێکە ئەژین لە کوردستانە کە ناتوانین لە بەرامبەر ئەم ینی ئێمە خەڵک خۆپشاندانەکە بۆ موچە مەسەلە باش نیە ئەوانەی کە لێرە لەژێر دەسەڵات لێرە لە هێزە ئەمنیەکانە ئیشەکەن لە پۆلیسەوە بیگرە کە بێت دەسەڵاتترینانە هەتاکو ئەگا بە ئاسایش و دژە تیرۆر و کۆماندۆ و ئەمانە ئەوە لە ناو هێزەکانی وەزارەتی ناوخۆش کە لە هەمیان خراپتر بەرگریش نازانم چیان پێ چی شارستانی بەرگری شارستانی شتێکیان پێوە نازانم بەبیش بەرحاڵ ئەمە مهم یعنی هەمویان هەموو ئەم هێزە چەکداری کەسەر بەم دەسەڵاتن کێسا لە کوردستانی هەیە چ بە پارتی و چ بە یەکێتیەوە بە تایبەتی یەکێتی خەسڵەتێکی تایبەتی تری هەیە یعنی من هەمیشە ئەوە متوم خۆم یەکێتی بووم پێشمەگە یەکێتی بووم 10 ساڵ بەڵام یەکێتی خەسڵەتێکی درختری هەیە لە طبیعەتە لە زمانە حتى لە زمانە درخترە يعني للتبليغ درترا تقلب الدبابة اللي نظام إما واكن إما بعض الكلمات وشتي عجائب وغريب كالكولتوري شي كونه وقت تو بروي أمانة أبي تواني بروي أم كرة جنجانة أبي تواني كروجانة أتشوسينا ولا لدزجا كان أنا سرقتكرين لدزجا كان إهانة أكرين هيك هزو قوتي شانية حرسي بردقاي مالانا حرسي كاك فلانكسن جليش الرشي قول كرتو تيشيرتي الرشو دمانشي بلاقيتو أوا بدواري شكورا أجت بدرجاكي أم كره خوي واعية أزانك أجت بدرجاي أم مسؤولة جنكي أينير بو بنشت كرين بو منالكي بويني يعني إحساسي إهاناك بس كي يتسرتو أما حالش سايكولوجيا وأخوانيات وهي ما بحسي مني كي يتسر جاد روبريتو بيتو همي بتورج يعني شي لاهور شرجنجي كجيرا وسروشي دزقاو يشيتي وهمش تيبو الجيري بدسي وهاب هلب جيوه لو قرب بالغي همجيتها كتياتي اصلا هيج برنس ديسبلينيش يعني هيج ضبط الربط ابني بو امكارانا لدواوا يشغل زلم زليشي تيكتد يعني زين شلون تول برامبر امانات وقت شي تسجاده زور اسانه بوي بتكوجه زور اسانه بوي تقدلبكا برسياري ليكي بوا اكي من خوم امام بتشاي خوم دي ولا مسلمان كبي برسياري ليكي كاك بوا اكي بجوره جوابتي اتوانه الا ابي بي بدميا جنيوبيا سو اهانه دكات لبر او يكتنو تيجي الرؤيات يعني تو وامل التاريخ شوايا اورشمال تو خود زو باش زاني حتى ماركس يجباسي الله اگر لهيج شونه كانيه كرابريني جماوري دروسه بيت تنو تيجيتيانا بيت و فرهود وطالاني شيتيا دروسه بتايبتي لبرامبر هيزكا كخلقك الرقي ليتي خلقك كان بعموده هل يا نواسن وش صار عبد الواحد يوهم يعني كان بعموده ايش تو كان توراك معنا بس خلق اما تاريخيه مثلا أوانية تحزب لتونوتيج بيانا يعني بانغش بوتونوتيج يكي من هيج وقت بانغش بوتونوتيج ناك بلام وقت باشتي أشما سرجاد الداوي ما في شيء خومكم روبري أو جنجر ريش رشا برتشكانا أبمانك هيج تقدم يشانية نتربيتي عسكريان هي نتربيتي أخلاقيان هي نتربيتي علمي بريو بردني دزقاي آسايش و چكداريان هي ندزگایك و اکادمیشان هەیە فێریان کەن چی بکەن و چی نەکەن ئەمانە فێر ئەکرێن تۆ ئەبێت تو نوتیژ بی بۆ ئەوەی خەڵک لە دەسەڵات بترسێت و کەسیش لێ ناپرسێتەوە ئەوەی کە باسم کرد کەم ستەیتە ئەتکوژێت یعنی ئێستا ئێمە چ لیستێک هەموو ئەوانەی کە گوێمان لێمانە بڕۆن لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بگەڕن بزان لیستی 40 کەس نادۆزینەوە لەم کوردستانەیە کە کوژرا و کەیسەکانی کەس نازانن چی مەسەلا دبروا إما روبروي دسالاتي كبيرخما ومن لولاتكي توانم مجا بوليس دجم بوسط توانه يكز فيديو يقرتبت هر بونمونا سائق راجرن بس بوليس غرامي أكن نظم هزار كرونشتي في حق غرامة أكن نكتب ساركازمو بيكيني كي زرد وبيش شانالي أو هزار كرونان فقير تركت هسه بوليس كجيران نسوي يعني برحال عقوباير بس أويك يكلي مقصد لو جورك دو كذا رسمي قلت من لبرامبر أما ترسمني بس أويك أو تنو تيجي كخرابك الراس كده
بەڵام لێرە تۆ ناتوانانی چونکە ئەو تونوتیژە ئەو ئەتکوژێ من هاتووم داوای مافی خۆمەکەم بەسەر جادەیە کاتێ ئەپەڕم لە فلان نقطەوە بە فلان نقطە ئیجازەم لە خۆی وەرگتووە باشە بەڵام کە بەرامبەر وەستا تۆ وت نا بۆ ئەم مەسەلەیە بە جۆرە تەماشا دەکە و بە جۆرە بەرخۆدە لەگەڵاکە ئەڵی دوژمنتە حەزی لێەکە نەفسیەن نەخۆشن ئەم گەنجانە ڕاستێکی نەخۆشن ئەم گەنجانەی ئاسایش و نەخۆشی بە معنایە ناتێت ئێمە چونکە لە خارجی دەوامیانە ئەیان بینین ڕۆژانە شەڕە ڕۆژانە ئەشنە سەرێکتری ڕۆژانە تەقا ئەکرێ هەرێکی دەمانچی کە ڕۆتی بەلاقەوە لەم کافتریا دانیشتون لەم دوکان دانیشتون و یعنی حاڵێک دروست بووە کە تۆ ناتوانانی لەگەڵ ئەمانەیە هیچ قسەیەکی ئاسایی و منطقی و یاسایی بکەیت چونکە کابرا حەقی بەدەسە هەچێکت لێ بکە ئەتوانێت بێ بردگرێ سبێنێ من لەم ماڵێ هەر ئێستا دوایان قسانەی تۆ دوو کەس بێن دێرە من بەرنە دەروانێ تا 6 دانەماین کەس هیچ کەسێک ئەگەر نەمکوژن تا شەماینکە کەس نازانێت لەچوو و هیچ کەسێکی نەپرسەرکە بۆ هەت شوێنیشە چ پرسەرکە بڵێ بۆ ئاسایش بۆ نازانم چ وەکو نوکتەکەی کاتی خۆی چەلەحانەکانی کە لە بدایەتی ڕاپەڕێنا چیان پێ شێت لەم بەرنامانە چوو بەلای حیزبەکانی حیزبەکان کوا کوڕەکەم ئەوتی لای من نیە ئەوتی لای من نیە ئەوتی لای من نیە ئەوتی لای منی ئاخرەتی کاکەجان خۆ کوڕەکەی من مانگا هێنە زەرفی عەلاقە نیە مانگا خۆت بێتی مەبەستم یعنی جا ئەبێ نەختێ لەم قسانی تێ بکەین بۆی ئەو دڵمان نەتەقێ ڕاستێکی ئێمە ڕوبەڕووی ئەمانەیە ڕوبەڕووی ئەو مۆزعین هاڕۆشەماڵ بانگەشە بۆ تونگوتیژی ناکەین و هیچ وەختێکی هیچ کەسە نابێ بانگەشە بۆ تونگوتیژی بکات بەڵام کاتێک دەسەڵات خۆی تونوتیژە دەسەڵات ئەمەیە کە بینیمان ئەی بینین ڕۆژانە ئەی من کاردانەوە بەم تونوتیژیانەی دەسەڵات هەرگیز محکوم ناکەم بەڵام باسەکە لەسەرەوەی ئەبێ تی بگەین بەڵام ئەبێ باسێ ئەبێ پێشڕەوانی ناڕەزاییەکان ئەوانەی کە دڵیان بۆ ئایندی خەڵدەسووتی ئەوانە بیریان لە لای ئەوە بێ بەو ئەندازەی کە تۆ ڕێخستن دروستەکەی بەو ئەندازەی کە تۆ ئەتوانی ڕێکخراوانە دیفاع داکوچی لە مافەکانی خۆپێتوانە بەو ئەندازەیە خەتەری تونوتیژی کەمترەکەیت ینی مشکلەی ئەوەیە کە زۆرترە وڵاتانی کە دەسەڵاتی ئیستیبدادی تایە قوتەکە ئەوانە توکە ئەو شتێک کە پێڵێن نەسیجی کۆمەڵایەتی بافتی کۆمەڵایەتی و ئەوانە تێک ئەچێت و هیچ ڕێکخراوەیەکی بە جۆرێک جەماوی وجودی نییە خەڵک تعبیری ناڕزایەکانی خۆی لێوەکەوانە بۆیە کاکەوێتە باری ئەوەی کە ببێ بە شۆش و ڕاپڕین ئەوانە وەکو سووریای لێ وەکو لیبیای لێ وەکو زانم یەمەنی لێ میسر خەریک بووە بە هەمان دەرچیەوەوانە یعنی هەموو ئەمە نیشانەی ئەوەیە بابینی ئەوەیە مەستەن بۆ نمونە میسر و تونس وایان لێ نهاتوانە لەبەرەوەی کەمێک کراوەتر بوو کەمێک بەجاری تیا بوو لە میسرا بۆ نمونە جەماعەتی 6 ئۆکتۆبەرە هەبوو لە تونسا اتحادی عامی شغڵت هەبوو مەجموعەیەک دام و دەستگای تر هەبوو کە ئەیتوانی بکە تووشی ئەوە نەبوو دەرگیری ئەو حاڵەتە نەبوو لە تێک چوون و ئەوانە بەڵام لە وڵاتێکی وەکو سووریا وەکو یەمەن و ئێستا لوبنانیش بە هەمان چارە نووسە ڕەشەی لێکرێ ئەوانە گەشتێکی تیاڕوو ئەوانە ئەوە چارە نووسەکەیەکە ئەیبینین هەر بۆیە من وازانم کە ڕێگە چارە ڕێگەی دروست ئەوەیە کە پێشڕەوان نەخشۆ بەرنامەیان هەبێ استراتیژیان هەبێ بووی کەوا بە چ شێوازێک ڕێخستن دروست بێت چونکە لە هەموو جێگایەکە و لە هەموو جوغرافیایەکە و لە هەموو سیاقێکی تاریخی دیاریکراوە شکلێک لە شکلەکانی ڕێکخراوەتوانێت بیباتەوە سەر بکرێت مەرج نییە ئێمە بەپی کەتەلۆکی فلانە وڵات و فلانە تەجروبە و ئەزمون و ئەوانە دابنیشم لەسەر ئەساسی ئەوەی بکەین چی ئەتوانێت بیگرێت خەڵک بە چ ڕێگایەک بۆ موسیبەتەکانی ژیانی خۆی لە یەکتر کۆ ئەبێتەوە و هاوکاری یەکتر ئەکات ئێمە ئەو شێوازانەی کە خەڵک خۆی پێسازمە داوانە بگرین چونکە کۆمەلگا بوونێکی ئەوە نیە زیندووە و لە ناو خۆیان فێرئینفعالاتی هەیە شتێکە تۆ یەنیتە پێشەوە پرۆژێکی یەنی ئەبێ ماتریال و توخمەکانی لە ناو کۆمەلگایە وجودیە بێژنا بەسەر ناگرێت لەکوێ ئەتوانین ئێمە کارانە ئەنجام بینەوەوانە سوالێکە ئەسوڕانە بێفکری لێ بکەنەوە وەڵام بەوە بنەوە بڕای من ئەمەیە ئەو ڕێگایی کە ئەتوانێت ئێمە و ئایندەی ئێمە ڕۆشنتر بێ لە ئەمڕۆمان ئەوەی کە کاردانەوەی توند و تیژی بە توند و تیژی ئەوانە ڕەوایە بەرحەقە
هیچ گومانێکم لەوەیان نییە کە خەڵک مافی خۆیەتی وەختی تۆ زانی بەرامبەرەکەت هیچ قیمەتێک و هیچ ئەرزشێک بۆ ژیانی تۆ دانانێ ئەو دەم تۆ چۆنی ڕوبەڕوویە بیتەوە وەگەر دەست بۆ تیژێ بێت ئەوانە کەس ناتوانێت ئەو مافە لێزەوتکان بەڵام باسەکە لەسەرەوەیە چی ئەتوانێت بانگەێنێتە کەناری ئارامی چی ئەتوانێت هەماوێکە کۆمەلگای ئەمە بەرێتە پێشەوە لەبری ئەوەی کەوا غەرقی تۆ تیژی خۆڕایی بێوانەوە تیژ لە کوردستانی شایە بەڕاستی خەریکە وەکو شتێکی لێ هاتەوە نییە لە هەموو کونیلەیەک ئەگەڕێتەوەوانە لێ بێتە دەرەوە شتێک ڕوو ئایا لەسەر جادە لەسەر باڵدینێ پاڵێک کەسێ پاڵێ بە کەسێک کۆنە سێ نەفەری تیا کوژێ لای تێگەی لە یەکتر وانە لەسەر جادەدا بەزن هەموو ڕۆژێ ئەمڕۆ لە جژنی لەدایکبوونی پێغەمبەرە بۆ ناخواردنی بخۆڕایی کە تەوزیعەکرێت دوو کەس چیان بە یەکتی کەوتو دوژمنێکێ هەردووشان دەماچیان دەرێناو دەستیان کە بە تەقیکردن ناو مزگەوتە ئەزانچی هەموو بەڵێ هەموو ڕۆژێ ئێمە ئەمانەمان هەیە با یەکشت بڵم هەڕۆشەمەڵ من زەن چۆنە ڕێخستن هەمیشە بووە دروستە بێ هەڵەوەشێتەوە نازان بەرحاڵ زەعیفە بێت سەر ناگرێت بعضێکی ئەبێ بە تیۆریک و بعضێکی مناقەشە زۆرەکە و بعضێکی هەر کۆبنەوە بەرحاڵ هەمیشە شتێ بەڵام ئەوەی کە پێوتێ ئۆپۆزیسیۆن لە یەکێک لەو قۆناغی کە باسم کرد قۆناغێکی نوێ دەست پێ ئێتر ئۆپۆزیسیۆنیش قسەی پوچە ئەم ئۆپۆزیسیۆنی کە ئێستا هەمانە بە چەپ ڕاستەوە معنای ئەوەیە کە جا مەسەلەن ئێستا فێری ئەوەیان کردوین تاکەلایەنێک کە قسەی کرد لەسەرمە حیزبی شوعی کوردستان بوو شتێکی مقتەزەبی عجیب و غەریبی نووسی و خەڵکەکە ساستایشێکە کە تاکەلایەنی ئۆپۆزیسیۆن بوو توانی بەرامبەر بە مەسەل یعنی عەقڵ دەبن بە بەعزە شوێنێکە لە سۆشیال میدیا عەقڵ بە شوێنێکە بن کە ئاگاد لە خۆت نەبێ ڕێک ئەحمەق دەرەچیت کە ئیتر دەروانێ خۆت کاتی خۆی لە تۆمجێریە کە مشکەکە زۆر بە پشیلەکەی ڕابوارد و نێزانی پشیلەکە ئەگەی بە قەنەعەتی کە فعلن پێ ڕابواردۆ شەقێکی هەبوو ئاوا ڕایەکێشا لە خۆی هەڵەیان لەدووە ملت جاری وایە بۆ ینی بعضی حاڵی ئەحمەقیەکە من ئەم تەحلیلاکە ئۆپۆزیسیۆن کێکم جار بوو کێ نازانم دووەم جار بوو کێوتی کێ نەیوت مەجموعەیەک مەسالیح و کە با بە ئاشکرا بیڵم کاکەجان من لەگەڵ دووسێ برادرە بە ڕسمی چوین بە لای مەکتەبی سیاسی حیزبی شوعی کوردستان بۆی قسەیان لەگەڵ بکەین ئەم دنیا چۆنە چی ناکە گلەیان هەبوو لە حکومەت گلەیەکە قزەی پشتەوەمان لەسەر تاپۆ ناکەنی خۆمانە چەند ساڵە عەرزە لێ ماوەتەوە هی خۆمانە سەر بە مقەڕەکەمانە لەسەرمانی تاپۆ ناکەن چەند جار چوین بۆ هەولێر و هات ئەزانی یعنی قەزەکە لەوە دەرچووە کە ئیتر ئێستا ئەمە ئەو تەحلیلانە بکەین ئۆپۆزیسیۆن ئێستا ڕێخستن باسکرا لە تۆنوتیژی باسکرا ئێمە کە ڕاپەڕینمان کرد تۆ خۆ دەزانی ڕۆژی یەکەم خۆمان بووی باش نییە کۆمتەکان ڕاپەڕین بوو لە دەستارەکە دەستمان پێ کرد و تەسەوورشمان ناکرد ئەم تونوتیژی ڕوئات و هەنێک خەو خەیاڵمان لەسەرا بوو بەڵام هەروەکو چۆن باسم کرد لەگەڵ توە ئەوە ئازایەتیەک بوو کە هاتین بە سێت فەنەوە پێش خەڵکەکە بکەوتین و نان کار ئازادی حکوومەتی شورایی و 50-60 متر ڕۆشتین و تەقەمانێکە بوو بە شەڕ و بەڵام ئەوە بوو جابمان نرد و لە براین پاشاوانە دەستیان پێ کرد و مەجیبە بووانە تەقیەوە شارگیرە بەڵام کە شار تەقیەوە گیرە محاجرەی قەراخ جادەکانیشان برد ئەمە جا جیاوازیەکە بوو نەبەست بام ئەو شتە بڵین مۆزوع چونکەم نەزان تەحلیلی هەیە بەڵام ساڵەهای ساڵ هەتا ئێستاشی لەسەر بەڵام ئەم دوو چەند ساڵی ئەخیر لەبەرەوەی ئەم دوو دەسەڵاتی هەرم دەسەڵاتان دوو دەسەڵاتێکی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانی آخر زەمان کارێکی کردو کە خەڵک ئەو بەحسانەشی بیرچەوە ساڵانی دوور و درێژ باز لەسەر بوو ئەم میلەتی ئێمە هیچی نابێ بە هیچ تەماشاکە چ فەرهودێکرا میلەتێکی تاڵان چییە تەلی عەمودەکانیان دزی حەمین حاجی مەحموود وای کرد کۆسرەت وای کرد فلان وای کرد سەدی بەخمەیان دزی خەڵکەکە چون جگەرەیان دزی خەڵک ئەمە خود ئازاریەک و خۆ ئازاردانێکە کە دائیمەن دەسەڵات بە پارە ئەیکڕێ قسانە خەڵکە چەند فەرهود چییە ئەم خەڵکە بە کەڵکی هیچ نایە ئێستا هەماشە دووبارەکەنەوە ڕۆشنبیرەکانمانە قسەکەرەکانی ناو سۆشیال میدیای ئێمە لەم شارێ هەماشە دووبارە حتا لە هەولێر و تەلەفۆنم بۆکەن برادەرەک ئاقلەکانم ئەڵێن عیب نییە خەڵکی سلێمانی هیچ ناکا بەرامبەر بەمەکەین
وەکو ئەوەی کە زۆر ئاسان بێت مەسەن تۆ بچی دابنیشی لە بەرامبەر ئەم هێزەیە کە ئەم کارێکە بچی بڵێ نابێ هیچ ناکە یعنی چی بکات من ئەمێ ئەو کەسەی کە بە من ئەڵێت هیچ ناکرێت پێم بڵێت چی بکات مەسەلا آخر بزمار بەڕێی من دیارە کە درا لە مەسەلەی خەباتی مەدەنی ئەم باگەوازە بوو کە کرا و ئێمە هاوڕێکەکەمان تیا بەشدار بوون بۆ خۆپشاندان لەسەر مەسەلەی موچە ئەوانە نەوەی نوێ چۆ پشتی حزبی شوعی چۆ پشتی یەکگرتووە چۆ پشتی نازانم چەندەها لایەن چوونە پشتی کاک لاهوری شێخ جەنجی و بەرەی گەل چوونە پشتی بە هەمووی نەبوو بە 100 کەس بە هەمووی نەبوو بە 50 کەس سەر شۆر کراوە کەسەوە چۆ بە ماڵەوە لەبەرەوەی کە ئەزانرا نایەڵن و خەڵکەکە ئیمانی نەماوە خەڵک خۆ نابێت من بانگەوازم کردو بۆ دژی داگیرکاریش چەند ساڵە لەمەوە پێش بە بانگەوازی تەنها من 700 کەس هاتووە ئێستا من بانگەوازە بکەم بۆ خۆپشاندان کە دەهای لە من سەحب نڤوستر و ناسراوتر هەیە لەم شارەیە کە توان بانگەوازکەن 20 کەس نایەت لەبەر تێگەیشتن کە خەباتی مەدەنی ئەبێ نەتیجەی چێ بێ بێنەوە سەر باسی ڕێخستن دو سێشتە هاوڕێشمە ڕێخستنە لەگەڵ دیسپلین بە قەزیەکەت بەکاری ژیان بە ژیانی ڕۆژانە لەگەڵ خۆ بە خاوەنزانین خۆت بە خاوەنی قەزیەکە بزانی ڕابەر و سەرۆک و مەکتەبی سیاسی و نازانم جێگری مەکتەب سیاسی ئەندامی احتیاتی کوردەتە مەرکەزی و نازانم خۆت بە خاوەن بزانی لە هەر شوێنەکە هیت چوارەم ئەبێ خۆ بە ختکار ئەم خۆ بە ختکاریە ئەوەیە کە تۆ هەموو ئەوانەی کە ئێستا لە سۆشیال میدیا قسەکەری زلی ئەم قەزیان مانگی ملیۆنەها وەرەگرن ژیانیان لە ژیانی هەموو کەس خۆشترە ئوستازی زانکۆن نازانم ساریان لەژێرە شوقیان هەیە خانوویان هەیە بێجگەل ئەندام پەرلەمانەکان کە خۆ دەزانی تەقاعودەکان نیشان بدو هەتاکو ئەوانەی ئێستا هەن هەموو ئەمانەشن کە قسە و یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەچ کاسێ ئەزانێ کەسێکی فەقیری سەرجادەی کرێکار زەحمەت چێش وەکو ئەوان قساکات چ نەیگرن هەر عینەن ئەوانش چ نەیگرن ئەزانێت چییە مەسەلا بەڵام وەختی ئەزانێت کە ئەمانە قساکەن ئەمانە تا ئەو شوێنە ئەڕۆن کە مەساڵحیان پارێزراوە وە شەوان لەسەر لەگەڵ ئەو کەسانەیە دانیشن کە ئەو کاران ناکەن پوچترین کەسی ئەم کۆمەڵگەیان هێمن مامەند دوای لێ هاتووە ئێستا وەسعەکە زۆر ناخۆش بووە یعنی من هێمن ئەناسم و کوڕێکی زۆر باشە و جا بە دوور لەوەی خەڵک ئەڵێ چی و چونکە هەچ کەسێک کە فعالە بێت لە شوێنەکەیشەکە ئەدنا وشکاو ئەم سوۆشیال میدیا اتهامات وشتی بۆ دروستەکەن کە چۆن و چۆن ئێستا دوو کەس گیراوە خەڵک گیراوە لەسەر ئەم مەسەلەیە کە کەشف بۆ ئەمانن بەحساب وە بڵاوی ئەکەینەوە جا قڕ بەسەر ئەژی ئەمین قڕ بەسەر جەماعەتی شاسوار قڕ بەسەر جەماعەتی لاهور کە خوازانێ ئەم دەڵێن سەر کامیان ئێترافەکە کە بەدەستی کامیان ئەم کاریان ئەزانێت يعني أوجه بيسجتوا دقيقة نتلوانا بفروجان يسال لسه مسألة كلا لزارمانا قصانا كان الرسم بلاو بتو كابرا أشتريها ورجال كم من ألمانيا بدو صدور فمن رسم مني بوتيا كم دقلاني أجيرا يعني كابرا وتلا هيدور الله من ده هولير شداري بوازن بارتي نازمش الله مني بوتيا كجيرا يعني زين شيء صار لي شوية كو بروازية كو وبأساني جشة بيشوا بيانو كابراش بتفنوا ها أمجل مارینزانی کە لەبەریانە خۆدەزانی پیشانانی هێز و ئەنواع و ئەشکال برادری نووسی بووی هەر یەکێک لەو تاقمەجلانی کە لەبەریانە نزیکی چەند هزار دلارە وازام 40,000 دلارە بە چەک و بە جیهاز و حتی بۆ شتانی کە لەبەریانە لایت و تەرتیبات و شتی گوێچکەیان طبعا و ئەم کوڕێکی گەنجی نەخوێنەواری نەکبەت و ئەوانەی ئەم کارانەکەن هیوادارم هیچ کەسێک لە جۆگرانمان ئەمە بە بنەوەیەکی کە و شارچەتی نەکات تحلیل نەکات ئەتوانین باسی کەین بۆچی وایە لە ١٠ خەڵکی سلێمانی نین ئەوەی لە ١٠ خەڵکی سلێمانیە ئیداریە لە شوێنێکە لە ینی خەڵکی شوێنە دوورەکانن هێنراون لەبەرەوە نا خراپتر استیبدادەکان وانە زانی ئێستاەوەی کە لە دیتی ئەوانە خەڵکی دێر زورە جاران لە بەقایەک شێت تکریدی نەبواە شێت لە دام دەستگای ئەمنی
تکریدەکانیان هێناوانە بە هەر حاڵ ئەو شوێنە پەناوپەسێرانە و جێگانێک کە پێشکەوتن درەنگ پێیان گەیشتووە فەرهەنگێکی دژە ئینسانی زۆر بە ئاسانی تیاجێ بێتەوە ئەوانە لەو شوێنانەیە ئەندامی هێزە چەکدارەکانی ئەو شێوازە دەسەڵات ئیستیبدادیانە پێیاێت. دەست خۆش نەبەست جان ساعتێکمان تێپەڕان سوپاس دەکەم کە داوتێ منە قوبوڵ کرد و بۆ تاوتێکردن یاخود بۆ لێکدانەوەی بارودۆخ دوای لالەزار بە ئومێدی ئەوەی کە قسە باسانەی کردمان توانی بێتی ڕۆشنایە خاتە سەرەوەی ڕێگە چارەکان چییە و چۆن چۆنیە توانین بەرەنگاری ئەم دۆخە ببینەوە کە بەڕاستی دۆخێکی خەتەرناکەوە زۆرمان ماوە یعنی لەوەی کە شتی گەورەتر ڕۆیات شتی زۆر خەتەرترێتە پێشەوە و ئەم منطقەیە ئەقڵێت وصراع ناوچەیەکان و عالەمیەکان لەم منطقەیە ساغە بێتەوە و ئەم هێزانی ئێمە هەمانە بە یەکێتی و بە پارتی و بە هەموو لایەنەکانی ترەوە هەر یەکەی لەژێر دەسەڵات و هەژمونی یەکێک لەو لایەنانەیە بەکارە هێنرێن یا بەکار ناهێنرێن یان بەڵام بەرحاڵ ئەم دوو هێزەی ئێمە ئەم جەلالی مەلایەی کە هەمانە لە 63 تاکو ئێستا و ئەوەی کە لە سیوێکی ئابا ڕوویا و مەسعود بارزانی وتی هەمیشە ئامادەن بۆ ئەوەی لەگەڵ شەیتانە و هەر کارێک بکرێت بیکەن بۆ ئەوەی کە بتوانن لە دەسەڵاتە بمێن لەبەرەوە من چاوەڕوانی ئەواکەم لە داهاتووە شتی گەورەتر و خراپتر بکەن ئەمێنێتەوە سەر ئەوەی کە خەڵکی چۆنچۆنی خۆی ئاماداکە خەڵک چۆن تەعامل لەگەڵ ئەم مەسەلەیەکات و هیوادارم مەسەلەی موچە ئەوە بە جۆرێک حەل بێت کە خەڵک بتوانێت هۆشێکی بێتەوە ببەرە چونکە ئەم مەسەلەی بێموچەیە ڕاستیەکەی خەڵکەڵێ ئامەرەیە جۆرێکە لە دەسیسە بۆ ئەوەی کە خەڵک بیر نکاتوانە وانە ڕاستیەکەی یعنی جاسەناینە سەری کە خەتای چێ لە خەتای حکوومەت هێرێمی کوردستانە یا خەتای حکوومەتی عێراق خەتای هەردووچانە یعنی ئەوانەی کە تەپڵ بۆ تەڵتین لێ ئەیەن و ئەڵێن لە سلێمانیا لە بەردەمی تەربیە و ئانەیە هەڵە پەڕین کە تەڵتین سەرکەوتووان بوو بۆ حکوومەتی عێراقی چەپڵە لێن کە دڵت ئەگوشرێ ئاوە کابرا لایەنگری حکوومەتی حەشدی شعبیە بەس لەبەروی ڕقی لەمانە هەژماری منە کە ئەزانین یعنی چی وەزعیان بۆ دروستکردن کە هیوادارم خەڵکەکە بتوانێت لە شوێنێکە بیر لەوە بکاتەوانێ ئەڵتەرناتیڤ یعنی ئێمە شەماڵجان آخر قسم ئەوەیە ئێمە پێویستیمان بە ئۆپۆزیسیۆن نییە پێویستیمان بە ئەڵتەرناتیڤە ئۆپۆزیسیۆن قسەیەکی پوچە ئێمە ئێستا لە کوردستانە پێویستیمان بە ئەڵتەرناتیڤە پێویستیمان بە بەدیلێک بەدیلی ئەمریکا بەدیلی ئەم دەسەڵاتی کە ئێستا حکومەکە لە کوردستانە دقیقاً وایە بەدیلی ئەو دۆخە نالەبارە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی کە ئەم چینە دەسەڵاتدارە دروستی کردووە زۆر زۆر سپاس نەبەست جان مادوو بووی لەگەڵما دەستەکانت خۆش بێ بۆ مێدیەوەی لە بەرنامەی تریشا لایەنی تر و باسی تر پێکەوە بەشداربی لە بەرنامەکانی داهاتوە هەر بژی زۆر زۆر سپاس بەڵێزان خۆشەویستان بەم جۆرە دێمە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆمان تا دیداری تر و بەرنامەیەکە لەگەڵیەوەی ئازیزە هەموو لایەک بە شادی و کامرانی سپێرم لە هەر شوێنێک ڕۆژتان یان شەوتان شاد و بەختەوە